دەگوتمان مندوو چ کرد؟ بخودێ ئەس لە سەعات 8 سبەی شیار بووم و من لە سەعات 9 تاشتێ خوار. ئەس لە سەعات 11 چووم زانینگەهێ و پشتی زانینگەهێ ئەس لە سەعات 2:15 چووم دکانێ و من هورەمورێن خواردنێ کرین. ئەس گەلێکی بەتڵیم لۆ و لۆمە ئەس رازام. باوەر کە من دەرسا خوا چێ نەکرد. ئەس لە سەعات 5 بە هەڤالا خۆ ڕۆژین رە چووم چایخانەیەکی و پشتی 2 سەعاتان من شیف چێ کرد. پشتی وێ لە سەعات 9 من داری تەلەڤیزیۆنێ کرد هەتاکو ئەس رازام.